بسم الله الرحمن الرحیم. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵای خۆی گەورەتان لێبێ. خۆشەویستان، دەستگای بەخشینی خێرخوازی لە دەرێژەی کار و چالێکەکانی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەمڕۆ لە شارۆچکەی تەکیە هەڵدەسێ بە دابەشکردنی 100 سەبەتەی خۆراکی بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز لەسەر خەڵکی نەدار و هەژار و خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت و منداڵانی بێباوکدا. لەم راپۆرتەدا بۆمان دەردەکەوێت کە دەستگای بەخشینی خێرخوازی لە کات و ساتەکاندا دەچێت بەدەم خەڵکی فەقیر و هەژارەوە و خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت و خەڵکی کەمەندان. خۆشەویستان، لەم راپۆرتەدا ببینیم کە ئەو کەسانی کە سەر لە خۆراکیەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویستان پێدەگات چەند دڵخۆش دەبن و چەندێک دوعای خێرتان بۆ دەکەن و دەستخۆشی لە کارەکانی دەستگای بەخشینی خێرخوازی دەکەن. دەستخۆشی لەو کەسانە ئەەکە بکەوە یارمەتی فەقیر و هەژار لەم مانگە ڕەمەزانەیە بۆ فەقیر و هەژار شت ئەنێرن و خوای گەورە سەرکەوتویانکە، خوای گەورە نمونەیان زیادکە، خوای گەورە خێری ئەو کەسانە بنووسێ کە لەم مانگەیە دەستی فەقیر و هەژار و قەرزار و بێباوک و بێ دەستیان ئەگرێت و یارمەتیانەکە. زۆر زۆر مەمنون بۆ کۆمەڵ، زۆر زۆر دەستخۆشیان لێ ئەەکەین، زۆر زۆر دەستخۆشی لەو کەسانش دەکەین کە یارمەتی فەقیر و هەژارە دەن. لەم مانگە ڕەمەزانەیە هەیە نەدارایە، هەیە ئەحتیاجە، هەیە قەرزارە، ناتوانێت بچێت پێویستی ماڵ بکڕێ، ناتوانێت بچێت عەشیای ماڵ بۆ ئەم مانگە ڕەمەزانە بکڕێ. زۆر زۆر پێویست بوو لەم مانگەیە خێرخوازان کە ئەمەیاندان بۆ ئەم مانگە بۆ فەقیر و هەژار و نەدارە زۆر زۆر دەستخۆشییان لێکەین و نمونەیان زیاد بێ. خوای گەورە سەرکەوتویان. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم زۆر زۆر دەستیان خۆش بێ کە ئەم شتیان هێناوە بۆم خەڵکە، دەستیان زۆر خۆش بێ، ماڵیان ئاوا بێ، هەر کیسەیان پڕ بێ و نمونەیان زیاد بێ. خوایە ئەم ماڵانە هەموو ئێستا هەیە نیەتی، هەیە کەم دەرامەتە، یەکیان خۆمە بەخوا ئیشکەرم نییە. وەڵڵی پێویستە تا ئیستاژێ دایانە گەلێک لە دەستیان خۆش بێ، ماڵیان ئاوا بێ، زۆر زۆر ماڵیان ئاوا، نمونەیان خوای هەر زیاد بێ. بەڕاستیەر ئێوەن لە خەم فەقیر و هەژاران ئەوەی کە ئەی بەخشن دڵنیابن کە جێ خۆیە گرێ ئینشەڵڵا. ئەو کەسانش کە خێر ئەکەن دڵنیابن کە ئەچێتە دەستێکی ئەمینەوە کە ئەدرێتە دەست ئێوە لە کاتی ئەم نەخۆشی و ئەم بێئیشیە و خەڵک زۆر پێویستێتی ئەم ڕەمەزانە و دەستان خۆش بێنم نەتا هەر زۆر بێ هەر سەرکەوتوو بن خوارد. وڵا زۆر زۆر پێویستە بە تایبەتی لەم مانگەشە هەیەنانی ئێوارەی نییە، هەیە نیەتی سفری ئێوارە ڕاقا وەکو پێویست دەستان خۆش بێن، نمونە تا هەر زۆر بێ ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بن. هەموو ساڵی هەر ئێوەن لە خەم فەقیر و هەژاران. زۆر سپاس بۆ بەرنامەی بەخشین. ئەمڕۆ ئەم خواردنەی دابین کردو بۆ خەڵکی فەقیر و هەژار، دەستیان خۆش بێ. یا ڕەبی خوای گەورە بیکاتە تێشوی قیامەتیان، خوای گەورە بیکاتە ڕووناکی لەسەر پردەکەی سیرات بۆیان ئینشەڵڵا. ئێمە هەمووان خاوەن پێداویستی تایبەتین لە ماڵەوە مامۆستاگیان، ئینشەڵڵا خوای گەورە نمویان زۆر کات و یا ڕەبی خوای لیان بە زیاد بێ. خوای هەر کەسێ لا لە هەر کەسێک کاتەوە خوای گەورە لای لێ بکاتەوە ئینشەڵڵا. زۆر زۆر زەرورە مامۆستاگیان لەم کاتەیە ئیش نییە، کەسابەت نییە، هیوا هەیە کەسێکی لە ماڵان نییە ئیشی بۆ بکە، عاشەکەی و معاشەکە نەماوە،
بەڕاستی کاتێکی زۆر گونجاوە لە مانگە ڕەمەزانەیە زۆر پێویستە ئەم خواردنە ئیتر ئەو ماڵانی کە فەقیر بن بۆ خۆیان ئیسفادەی لەکەن ئیشەڵڵا خی گەورە پاداشتی ئەوش بداتە لە دنیا و قیامەت ئیشەڵڵا. پێشەکی بە خێراتنی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە هاتوونە ئەمڕۆ بۆ شارۆچەکەمان دیارە ئەمڕۆ ئێمە و کمیسنگەی بەخشین لە شارۆچکەی تەکی هەڵسەین بە دابەشکردنی سەبەتەی خۆراک بۆ خەڵکی هەژار و فەقیر و لێقەوما و دیارە بەرنامی بەخشین بە درێژایی ساڵ خێر و خێراتی هەیە پرۆژەی هەیە چالاکی هەیە بەڵام زیاتر لە مانگی ڕەمەزانە پرۆژەکانی چڕ دەکاتەوە دیارە ئەم ساڵ بۆی ئەم نەخۆشەی کە بڵاو بووە لە کوردستاندا هەموو عالەمیشی گرتەوە بەرنامی بەخشین لە مانگی سێوە دەستی کرد بە دابشکردنی ئەم سەبەتی خۆراکی کە بە چاوی خۆتان دەیبین بەڕاستی ئەمەش پرۆژێکی گەورەی کە بەخشین لە هەموو ساڵی لە مانگی ڕەمەزان ئەنجامی دەدا من لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەو خێرومەندانە دەکەم کەوا خێر دەکەن بە بەرنامی بەخشین ئەو خێر و زەکاتی کە هەیە ئەگەێنە دەستی بەخشین من لێرەوە دڵنیان دەکەمەوە کەوا بەخشین دەستگایەکی ئەمینە چکە ئێمە وەکیلی ئەوانین دڵنیا بن کە وەکیلیش ئەمینە ئێمەش دەستێکی ئەمینین چکە ئێمە هێڵی گەرممان نییە بەڵکو نووسینگەمان هەیە لە هەموو شارە و شارەچەکان تأكيد دەکەینەوە بەدوادا چون دەکەین کۆڵان بکۆڵان ئەو کەسێک کە مستحقە خێری پێشێ زەکاتی پێشە ئێمە دێن بەدەستیوان بۆیە دڵنیاتان دەکەینەوە خێر و مەندانی کوردستان خێر و مەندانی ئەوروپا ئەو خەڵکانی کەوا لە بەخشینەوە هاوکاری دەکرێن خەڵکانی مستحقن خەڵکانێکن کەوا پێویستیان بە ئەوەی هاوکاری بکرێن. بسم الله الرحمن الرحيم سلام دا وكرم لخوای پروردگار نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکی وەرگرت بێ هەموو ئەعمالە خێر و ئیحسانەکانی لە هەموو بەندە چاکانی خۆی وەرگرت بێ خۆشەویستان ئێمە لە درێژەی کار و چالاکی و پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەمڕۆ لە خۆشحاڵیەوە لە شارۆچکەی تەکیە توانیمانە 100 خێزان بەسەر بکەینەوە بە پێدانی 100 سەبەتەی خۆراکی کە حەقی خۆیەتی ئاماژەی پێ بکەین ئەم بڕە خۆراکە لە نووسینگەی ئەوروپای دەستگای خێرخوازی بەخشینەوە دابین کراوە بۆیە لێرەوە ئێمە دەستخۆشیان لەکەین و ماندوو نەبوونیان لەکەین خوای پەروەردگار جەزای بەخێران باتەوە خوای پەروەردگار پاداشی بەخێران باتەوە ئەو خێرۆمەند و خێرخوازانەی دەرەوەی وڵات کە توانی ویانە ئەم بڕە خۆراکە دابین بکەن هەڵبەتە لەو ژمارە زۆر زیاترە بە شار و شارۆچەکانە ئێمە بڵاومان کردوێتەوە و لە ڕاگەیاندنی کەمپینەکەشدا فترێک لێ پێش ئێستا هیمەتێکی باشیان بۆ کردین جێگەی دەستخۆشین و سوپاسیانەکەین و دوعای خێریان بۆکەین بۆ خێرخوازەکانیان بۆ خێرۆمەندەکانیان بۆ ئەو برایانەمان کە لە نووسینگەی ئەوروپان لە دەستگای خێرخوازی بەخشین و بۆ مامۆستا بانخوازەکانیان کە ڕۆڵێکی باشیان بینیوە دەستێکی گەورەیان هەبوو لە یارمەتیدان و کۆکردنەوەی ئەم کۆمەکیانە بۆیە ئینشاءالله ئەمە قەرزێکە لای خوای پەروەردگار فیضاعفه له أضعافا كثيرة خوای پەروەردگار بە چەند قات بۆیان بنووسێ ئینشاءالله لە قیامەتەوە باشترین شێوە پاداشیان باتەوە و دڵنیا بن لەوەی کەوا ماڵ بە سەدەقە کەم ناکە هەرچیمان هەیە و هەرچی لە بەردەستمان هەیە هەمووی خوای پەروەردگارە بتوانین ئینشاءالله ئەو ئەمانەتە لە جێ خۆیان بەکاربێنین هەتاوەکو خوای پەروەردگار لە خۆمان ڕازی بکەین هەتاوەکو تای تەرازوی حەسەناتمان لە ڕۆژی قیامەتا قورس بکەین بۆ خێر و سەدەقانەی کە ئیکەین دووبارە دەستخۆشیمانەیە و دوعای خێرمانەیە و خوای پەروەردگار پاداشی هەموو لایەک باتەوە ئینشاءالله. ئەوەی کە بینیتان دابەشکردنی 100 سەبەتە خۆراکی بوو لە شارۆچکەی تەکیە بەسەر خەڵکی هەژار و نەدار و خاوەن پێداویستی تایبەت و منداڵانی بێباوکدا. خۆشەویستان دەمانەوێت بڵێن سوپاستانەکەین بۆ ئەوەی کە دەستگای بەخشینی خێرخوازی جێگا متمانەی ئێوەی خێرخواز و دڵاوایە. سوپاستانەکەین کە هەمیشە دەستگای بەخشینی خێرخوازی بەهۆی سەدەقە و خێرخوازەکانی ئێوە وێنای جوانتر دەکرێ و کار و پرۆژەکانی گەورەتر دەبن. پێتان دەڵێن خوای پەروەردگار پاداشی بەخێرتان باتەوە خوای پەروەردگار ماڵ و سەرۆت و سامانتان بپارێزێ خوای پەروەردگار لە دەرد و بەڵاو ناخۆشی بتان پارێزێ. هەمیشە پێتان دەڵێن دوای خوای پەروەردگار ئێوەن پرۆژەکانی دەستگای بەخشین دەگەنە پەیان و بە جوانی و بە گەورەی دەردەکەون. بۆیە
ئێوە ببەخشن تا ئێمە لە خزمەت بین بۆ ئەوەی بەخشین بەردەوام بێت.